بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی توێشووی ڕوح بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەی بخاتە تەرازوی حەسەناتمان و مەجلیسەکەمان بکاتە مەجلیسی ذکر ئینشاء الله تەعالا، و خوای پەروەردگار موفقمان بکە بۆی کە بتوانین ئەو دەرسانەی کە دەیخوێنین لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێیان کەین. برا خۆشەویستەکانی خۆم، لە حەڵقەی ڕابردوو باسی ئەو دوو شەرتەمان کرد، ئەو دوو خاڵە گرینگەمان کرد کە عیبادەت و خواپەرستی بەبێ ئەو دوو شەرتە خوا قبولی ناکات. ئەویش چ بوو؟ ئیخلاص و متابعە. و بینە سەر پێناسەی یەکەیەکەیان ئیخلاص چییە؟ متابعە چییە؟ پێناسەی زۆر کراون هی ئیخلاص، بەڵام یەک شتمان لەبیر بێ، ئێمە دائیمەن ئینسان هەر کاتێک ئەوەی لەبیر چوو کە لەو دنیایە موسافیرە، کە ئەو دنیایە بەجێ دێڵی، کە کوڕی ئەو دنیایە نییە، سەرچاوەی هەموو گوناه و تاوانێکە. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ حب الدنیا، خۆشەویستی دنیا وەکو بڵێ سەرچاوەی هەموو گوناه و تاوانێکە. ئینسان کە دنیای خۆشویست و بەڕی لە بن دنیا ڕاکێشە، هەموو گوناه و تاوانێکی ئەنجام دەدا. بۆ چکە دەوێ بە هەر هۆکار و وەسیلەیەک بیتن دنیاکەی خۆی خۆش کاتن، بە حەڵاڵ بێ بە حەرام بێ، مهمەوەی تێیدا بلەوەڕێتن، بەرژنێکی قایم بێتن. برا شیرنەکانی خۆم، قورئان هەمووی تەزکیەی نەفسی ئینسانی پێدەکرێتن، بەڵام هەندێک ئایەت لە هەندێک ئایەتان عەجایبترن لە ڕووی تەزاندن و لە ڕووی هەڵوەستەکردن و لە ڕووی بە خۆداچوونەوە بەڕاستی. گەلێک جار ئەو ئایەتانەی کە دەیان خوێنینەوە ئینسان وا هەز دەکاتن کە یەکەم جارە خوای گەورە نازڵی کردووە، یەکەم جارە بەرچاوت دەکەوێتن. ئینسان ئەو کردەوە و ئەعمالانەی کە دەیکەین دائیمەن با فکرت لەو ڕۆژە بێ کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ئیقڕە کیتابەکە کەفا بنەفسیکە اليوم عەلەیکە حەسیبە. کتابەکەی خۆت بەدەستی خۆت بخوێنەوە و بۆ خۆت شاهید بە لەسەرە خۆت، بزانە داخۆ ئەو کار و کردەوانەی تو هی تۆنە یان هی تۆ نین. یعنی وەرە تەماشەکە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ هذا كتابنا ينطق عليكم بالحق إنا كنا نستنسخ ما كنتم تعملون. ئەوە کتابەکەی ئێمەیە کە بەڕاست و دروستی شایەدیتان لەسەر دەدا و هەرچی کە کردوتان ئیستینساخمان کردووە. جا تو لەوانەیە بڵێ جا مامۆستا ئیستینساخە فایلەکە زۆر قەڵەباڵغ نابێ، نە، ئەتوەرە تەماشەکە ئەگە عەقڵی ئینسانی گەیشت بیتە ئەوەی ئەمڕۆ فۆڵدەرێکی دەکاتەوە لە کۆمپیوتەری، ئازەکەی بە هەزاران کتابی تێدا خەزم دەکات، گچکۆکەی ئەوەندەیە، کلیکێکی لەسەر دەکەی دنیای بەگۆڕێ وەردەکات. بەڵام گرنگ ئەوەیە ژیانی ئێمە هەمووی لای خوای پەروەردگار تۆمار دەکرێتن و هەمووی تۆمار کراوە. هەر شتێکی چاکە و خراپە دەکەی فۆتۆکۆپی دەکرێتن بە تەریخ، بە ڕۆژ، بە سەعات، بە لەحظە، بە چرکە، بە ساڵ، هەمووی دادەندرێت.
ئەمە لە بیرمان دەچێ ئەحساه الله وەنەسوو خوای گەورە هەمووی تۆمار کردی بەڵام ئەمە لە بیرمان چۆتەوە لەبەرەوەی هەموو شتێک ئینسان دەبێت خۆی بۆ ئامادە کاتن و ئەو دنیای برا بە ڕێزەکانی خۆم خۆشەویستان ئەوەی نایەنێ ئینسان دنیایەکی هەمیشەی و هەتای لە دەستە خۆبدا بۆ ئەو دنیای ئەتوو تەماشە ناکەی خواردن کە خواردن دەخۆی چ خواردنێکی خۆشترین خواردن لەسەر ڕووی زەوی بیخۆ لەگەڵ کامە خواردن زۆر سادەیە هەر یەک ئامانجی هەیە ئەویش چییە؟ تێربوونە وەوەڵڵاهی ئەو خواردنەی کە زۆر سادەیە زۆر سەحیترە لە بۆ جسمی ئینسانی لەو خواردنەی کە زۆر چەور و چۆڵ و زۆر بەزم و ڕەزمی دەگەڕ ڕاپێز دەکەین هەر تێربوونیش ئەوە نییە ئەوەی کە خواردنی زۆر خۆش دەخوا عمری درێژتر بێ باڵای بەرزتر بێ ڕەنگ و ڕووی جوانتر بێ و ئەوەی کە خواردنی زۆر سادە دەخواتن عمری کورتتر بێت و هوردە هوردە باڵای کورد بێتەوە لەبەرەوە ئێرە جێی ئیسراحەت نییە جێی خۆشیان نییە ئێرە جێی ئیمتیحان و ئیبتیلایە ئەها لە دەرسی ڕابردوو الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا بۆی تاقیتان کاتەوە چیە کردەوەی چاکتر دەکات دەبێ بەڕاستی مسابقەمان بۆ کردەوەی چاکتر بێ تەماشا دەکەم فڵانکە برایم قورئانی زیاتر لە من لەبەرە هەوڵ دەم لەوی زیاتر لەبەری بکەم تەماشا دەکەم فڵانکە برایم زیاتر لە من زکری دەکات هەوڵ دەم زیاتر لەوی زکری بکەم تەماشا دەکەم فڵانکە برایم زیاتر مؤدەبتر و خەلوقتر و کەم دوێتر و کەم قسان دەکات هەوڵ دەم لەوی چاکتر بم تەماشا دەکەم فڵانکە برایم بۆ شەو نوێژان لە من زووتر هەڵدەستیتەوە هەوڵ دەم لەوی زووتر هەڵسمەوە تەماشەکەم فڵانکە برایم زووتر لە من دەچێتە مزگەوت بۆ نوێژی جەماعەت هەوڵ دەم لەوی زووتر بسمەوێ دەرێ ئەدەبێ وەسابقوا ئەو مسابقەیە گرینگە بۆچی بۆ تەزکیەی نەفس ئەو جا بابین ئیخلاس زانایان چۆن پێناسەیان کردووە یەکێک لە زانایان دەفەرمێ الإخلاص هو تجريد القصد التقرب إلى الله عز وجل عن جميع الشوائب وەکو بڵێ هێنانە دەرەوە و پاڵفتەکردنی ئەو نیەتەی کە نزیکت دەکاتەوە لە خوای پەروەردگار بۆ نزیک بوونەوە لە خوای پەروەردگار تەبارەکە لە هەموو ئەو خڵت و خاڵ و ئەو هەموو شتانەی کە دەبێتە مایەی لێخەنبوونی ئیخلاس لێخەنبوونی ئیخلاس دەبێ پاڵفتەیکەی وای لێ بکەی کە هیچ شتێکی پێوە نەنووسێتن وای لێ بکەی بەس خوا ببینی تەبارەک و تەعالا وای لێ بکەی بەس مەبەستت لەو کار و کردەوانەی کە دەیانکەی هەمووی خوا بێ تەبارەک و تەعالا بەشێکی دیکە لە زانایان دەفەرمون هو إفراد الله عز وجل بالقصد في الطاعات بەتاکدانانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و مەبەست لەو عیبادەت و خواپەرستیانە دەکەی بەس بۆ خوا بیکەی هیچ شتێکی دیکەی دەگەڵ نەکەیە شەریک هەر عیبادەت و خواپەرستیەکی دەیکەی بەس مەبەستت پێ خوا بێ مەبەست پێ هیچ شتێکی دیکە نەبێتن بەشێکی دیکە فەرمویانە هو نسيان رؤية الخلق بدوام النظر إلى الخالق ئەوەی لە مێشتی خۆمان بینینە دەر کە خەڵک بمان بینێ یان عیبادەتێک بکەین بۆی کە خەڵک سەیرمان بکاتن یان خەڵک یان عیبادەت و خواپەرستی خۆمان بڕازێنینەوە بۆی کە خەڵک ستایشمان بکات و ڕەزامەندی خەڵک و دەست بێنین بەڵکو بە بەردەوامی تەماشەی ڕەزامەندی خوای پەروەردگار بکەین تەبارەک و تەعالا بە بەردەوامی ڕەزامەندی خوامان لە بەرچاو بێ و خوامان لا مەقسەد بێتن ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم گوتمان لە دەرسی ڕابردوو ئیخلاس شەرتە لە بۆ قبولی عەمەلی ساڵح عەمەلی ساڵح کردەوەی چاک هەرچەندە باش و چاکیش بێگەر ئیخلاسی دەگەڵدانە بێ خوا قبولی ناکات خوای گەورە قبولی ناکات تەبارەک و تەعالا واگەر پێچەوانەی سونەتی پێغەمبەریش بێ عەلەیهی سەڵات وسەلام
هەر قبولی ناکات دەبێ هەردوو شەرتی تێدا مەوجود بن لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک وتعالە لە سوورەتی ئەلبەیینە دەفەرمێ وما ئومیڕوا إلا ليعبدوا الله مخلصين له الدين وما أمروا يعني مەگەر ئەمریان پێکراوە بە غەیری ئەوەی کە خوا بپەرستن ئیخلاسیان بۆ غەیری خوا هەبێ نا ئەمریان پێکراوە بۆی کە هەر عیبادەت و خواپەرستیەکی دەکەن بەس مەبەستیان پێ خوا بێتن بۆ چووکە خوای گەورە پاداش دەدات و برا عەزیزەکانی خۆم ئێمە کە ئەو عیبادەت و خواپەرستیانە دەکەین بۆچەی دەکەین بۆ خوا دەیکەین کەواتە دەبێت لەسەر ڕەزامەندی خوا بێ لەسەر ئەو شەرت و شروتانە بێ کە خوا دایناوە تەبارەک وتەعالە ئەتۆ بینی و دەبینی کە شەریکەیەک دائیرەیەک کۆمپانیایەک هەلی دامەزراندن بڵاو دەکاتەوە چ دەکا کۆمەڵە شەرتێک دادەنێ کەست بینیوە ئەو شەرتانەی تێدا مەوجود نەبن چیتەوێت دەرێ مقابلە بکە ها نا دەبێ ئێمە ئەو شەرتانە لە خۆماندا بینی نەدی کە خوای گەورە تەبارەک وتەعالە مەطلەبیەتی بۆ قبولکردنی تاعەت و عیبادەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە جیهادکردن لە ڕێی خوادا لە دوای واجبەکاندا گەورەترین عیبادەتە لە دوای واجباتدا لەبەرەوە ئەبی ئومامە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال أرأيت رجلا غزا يلتمس الأجر والذكر ما له فقال رسول الله صلى الله عليه وسلم لا شيء له بەخوا زۆر خەتەرە گو بەس دیقەتی لێ بکەن برا بەڕێزەکانی خۆم فأعادها 3 مرات ويقول رسول الله صلى الله عليه وسلم لا شيء له ثم قال إن الله عز وجل لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغى به وجهه أبو أمامة دەفەرمێ دانیشتبوو لە مەجلیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کابرایەک هات لە پێغەمبەری پرسی عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی أي پێغەمبەری خوا أرأيت رجلا غزا يلتمس الأجر والذكر کەسێک دێ غەزوو دەکا جیهاد دەکا دوو مەبەستی هەن مەبەستێکی ڕەزامەندی خوایە مەبەستێکی ڕەزامەندی خوایە مەبەستێک شوێ خەڵک باسی کاتن بڵێن بەڕاستی پاڵەوانە بەڕاستی ئینسانێکی بەغیرەتە بەڕاستی ئینسانێکە چاو نەترسە بەڕاستی ناگەڕێتەوە ئەو دونیەتەی هەن مالەهو چ پاداشتێکی بۆ هەیە فەرمووی لا شەیئە لە هیچ شتێکی بۆ نانووسرێتن خوا پەناماندا یا ڕەب العالەمین ئەها چەند گرینگە دەرسی تەزکیە ئەو دڵەمان پاک و ساف کەین و ئەو شتانەی لێفڕەدەینە دەر سێ جاران دووبارە دەکاتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هەر سێ جاران دەفەرمێ لا شەیئە لە هیچ شتێکی بۆ نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لە خۆڕا و قسەی ناکە برا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى خوای گەورە پێی فەرموو هیچ پاداشتێکی لای من نییە و ئینسانە ئەوجا پێغەمبەر فەرمووی إن الله عز وجل خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لا يقبل من العمل هیچ کردەوەیەک قبول ناکاتن إلا ما كان له خالصا إلا ئەگەر تایبەت بە تایبەت و هەمووی بۆ خوا نەبێتن هیچ کەسێک قبول ناکات شەریک بێ لەگەڵی چ نەفسی خۆت چکە ها يلتمس الأجر والذكر ئەو مەبەستی خۆیەتی پاداشی دەستکەوە بەڵام ناودەنگێکیشی هەبێ هیچ کردەوەی قبول ناکات خۆتی لەگەڵ بکەیە شەریک خاو خێزانتی لەگەڵ بکەیە شەریک قەومیەتەکەتی لەگەڵ بکەیە شەریک سەرکردەکەتی لەگەڵ بکەیە شەریک ئیلا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەر کەسێکت لەگەڵ خوا کردە شەریک خوای گەورە لە پاداشتی خۆی مەحرومت دەکات
ئەها لەبەرەوەی لەو پێناسەی دیکە زۆر وردە دەفەرمێ هو نسيان رؤية الخلق دەبێ بەخوا وابزانی کە ئەو خەڵقە خوای گەورە هەر خەڵقی نەکردن و کەس هەنەبینی ئاوا ئیش بکەی بۆ خوا ئاوا تەجەڕودت هەبێتن مەدح و زەمی خەڵکت لاوەکو یەک بێتن کەس ناگاتە ئەوەی کە خەڵکی هەمووی لێ ڕازی بێتن رضا الناس غاية لا تدرك ورضا الله غاية لا تترك ڕەزامەندی خەڵکی کەس پێی ناگاتن دە کەست لێ ڕازینە 15 کەس لەو لای دەڵێن وەڵا ئەگا ڕوا تۆزێ خۆ دەلەنجینیتن تەکەبوری پێوەیە هەزار ڕەحمەتی لێبیتن مامۆستا عەبدوڵای قەسرێ بە ڕەحمەت بێ خوای گەورە قەبری پڕ لە نور کات و ئەمڕۆی لە هەموو ڕۆژان خۆشتر بێ یا ڕەب العالەمین ئەوە پێکەوە لە سەفەرێک دەهاتینەوە دا باسی ئەو وەزعانەمان دەکرد ئەویش گوتی فڵان کەس گوتی شتێکت بۆ بجۆرمە گوتی جارێک هەندێک برام کۆکردنەوە تم کاکە چی هەتانە لەسەرە من پێم خۆشە پێم بڵێن وەکو برایەک تی برایەک گوتی وەڵای ماوەسات و تەکەبوڕت هەیە ئەمیش گۆ وەڵای مەمنونت دەبم مەگەر پێم بڵێ بۆی کە ئەو تەکەبوڕەم نەمێنیتن چییە گوتی تو وەڵا کە سواری سیارەی دەبی دەستدا سیارەی لەندەگرۆز ئەڵقەیەکی پێوەیەوەکەی دەسک گوتی دەست دەوێ دەگری ئاوا خۆ بەرز دەکەیەوە ئەوە تەکەبورە زامە بەستم ئینسان لە قسە و قسەڵۆکی خەڵکی ڕزگاری نابێت ئەگەر ئەتۆ بتوێ قسە و قسەڵۆکی خەڵکی ئیش بۆی بکەی بۆی خەڵک لێت ڕازی بێ قەسەم بە زات و سیفاتی خوا پاداشتی خوات لە دەست دەچێت و خەڵکەکەش لێ ڕازی نابێت چکە ئەوەی ڕازیکەی دیکە بە پێچەوانەی ویەوە هەوڵ دەخوا ڕازیکەین هەوڵ دەین خوا لە خۆمان ڕازیکەین و دەفەرمێ ورضا الله غاية لا تترك ڕەزامەندی خوای پەروەردگار ئاوات و ئامانج و مەبەستێکە کە وازی لێ ناهێنرێت دەبێت هەتا لە دنیای هەوڵ دەین خوا لە خۆمان ڕازیکەین ئەگە خوات لێ ڕازی بوو خەڵک دوو بەشە ئەوەی کە ئیماندارە و موسڵمانە و بۆ خوا سوڵحاوە بەخوا برا خوای گەورە خۆشەویست دەکات لایوان ئەوانەی کە دوژمنی خواشن بەخوا دوژمنی تۆشن هەرچی هەموو خەڵکی لێ ڕازی بوو ئینسانێکی باش نییە بۆ چکە دیارە هەرچی گەیشتی بە ئاوازی هەمان و چ کابرای گوتی لێ دەدات ناکرێت ئینسان وابیت ئەوجا فەرمووی إن الله عز وجل لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغى وجهه ودەبێت لەبەر ڕەزامەندی خوا ئیش و کار و کردەوەکەی بکاتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمودەی زۆرن بەڵام کاتەکەمان ڕێمان پێناداتن یەکێک لە عابیدەکان دەفەرمێ یا نەفس ئەخلصی تەتەخەڵەصی دەفەرمێ ئەی نەفسی من بۆ خوا ئیخلاسیەتت هەبێ خەلاست دەبێت ڕزگارت دەبێت و ئینسانی موسڵمان برا بە ڕێزەکانی خۆم کاتێک کە ئەو ئاەتە دەخوێنێتەوە بەڕاستی دەبێت چاوێک بە هەڵس و کەوت و عیبادەت و خواپەرستیەکانی خۆمان دابجێڕینەوە کەەوە بە ئاخری حەڵقەکەشمان بێ دەفەرمێ قل هەل نونەبئکم بالئەخسەرینە ئەعمالە پێتان بڵێم بەوانەی کە کردەوەکانیان پوچەڵ دەبێتەوە کردەوەیان هەن قل هەل نونەبئکم بالئەخسەرینە ئەعمالە کردەوەی زۆریشیان هەبوو الذين ضل سعيهم في الحياة الدنيا ئەوانەی کە هەموو ماندووبوون و شەونخونیان ڕۆی ئەوەی کە لە دنیا کردیان وهم يحسبون أنهم يحسنون صنعا ئەوان وا هەز دەکەن کە ئیشی زۆر چاک دەکەن جا عولەما دەفەرمون ئەوانە یان ئیخلاسیان بۆ خوا تەواو نییە یان متابعەی پێغەمبەریان نەکردووە عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لەو دوو شەرتانیان هەردوو شەرتیان نەقوستانن یان یەکێک لەو شەرتانیان نەقوستانن خوای گەورە عاقبەتمان خێرکە و ئیخلاسمان زیاد بکاتن و لە دەرسی ڕابردوو دێنێ سەر هەندێک ئاثاری ئیخلاس کە هەندێک شتی خەفی و شاراوە هەیە کە ئینسان ئاگای لێ نیە جاری وا هەیە کە تووشی لە دەستدانی ئەوەی خلاصە دەبێ بۆی کە زیاتر بەرچاومان ڕوون بێتن و بۆ دەرسە عەمەلیەکەش ئینشاءڵڵا برا بە ڕێزەکانی خۆم هەوڵ دەین و بیکەین
ئەو سونەتانەی پاش و پێشی نوێژە فەرزەکان، چونکە پەرژینێک دەبن ئەو نوێژە سونەتانە بۆ نوێژی واجب. ئەگەر کەم و کوڕیەک لە نوێژی واجبیشە بوو، ئەو سونەتانە ئەو کەم و کوڕیانەی واجبەکەی پڕ دەکەنەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.